بەڵێ لەیلەتول قاسم مامۆستا کە داعی گیرسێنن ئەڵێن کە ئەتاوێتۆ تۆزە تەنە نەفەسم ببوورە کە مۆمەکە ئەتاوێتۆ ئەڵێ لە داهاتوو دیاری ئەکا بزانم چی ڕوو ئەدا بڕوا بۆ مۆمە بکەم. کچەکەم ئێوە لەکوێ دانیشن؟ وەڵا مامۆستا خۆم لە کەلارم بەڵام هەنێ خزمم هەیە لە خانەقین دانیشن ئافرین شیعەن بڕواین بەو شتە هەیە من خۆم ئەوە خوڕافەتی شیعەیە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە و هەر کەسێکیش باوەڕی هەبێ ئەو خوا پەنامان بە شەریکی بۆ خوا داناوە وریابە بە هیچ شێوازیە باوەڕ بەوە نەکەی شتێکمان نییە ئەو شەوە کە لای ئەوان ئەڵێن قاسیم یعنی خوای گەورە قسمەت و ئەرزاق و مەسەلەی زەواج و ئەمانە دابەش ئەکات بۆیە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە نابێتەوە بە هیچ شێوازیە بەشداربی و باوەڕت پێی هەبێت بە هیچ شێوازێک. وەڵا ئەو شەوە کە هەنێ قسەیان کرد زۆر بێتاقەت بووم وتیان کە لە داهاتوو شت باش ڕوو نادا و ئەوەی ئەتەوێ بەدەستی ناهێنی زۆر بێتاقەت بووم یعنی ئەو شەوە هەر ئەگریام. نانە کچەکەم شوت کردووە؟ چی؟ شوت کردووە؟ زەواجت کردووە؟ نەوەڵا مامۆستا 15 ساڵم. ئەیدی کچەکەم ئەو ویستیانە دڵت تەنکەن ئیشەڵا شوش ئەەکەیت و کۆشێ مناڵی شت ئەبێت و زۆر خۆش ئەژیت و ژیانێکی زۆر بەختەوەرانەش بەڕێیەکەی بەڵام بە عەقیدە و بە بیر و باوەڕێکی باشەوە ئەو ساڵانەی تری تەمەنت بەڕێ بکە باوەڕت بە هیچ خوڕافەتێ نەبێت چونکە ئیستا ئەمە چی بەدەسە ئەمە بەس ئەتوانی عەرەقەیەک لە ناوچەوانێ پیسیەک لابات ئەوە خەڵک بە شیپا بەکاری هێنێ ئەڵێ ئەچێ بۆ لای شێخ و مەلاو ئەوانە بە پارە ئەمەی پێفرۆشن پەڕۆیەکی پێفرۆشن ئەڵێ ئیتر ئەمە و لە دەسا بێت تۆ نەخۆش ناکەوی ئەمە و لە دەسا بێ چل ڕۆژبا پێێتەوە بێتتر مناڵتە بێت موروی ئەداتی ئیتر ئەڵێ ئەمە بکە بەقەت خۆ تا زەواجەکەت ئاسانە بێ ئەوە هەمووی خوا پەنامان بە شەریکدانانە بۆ خوا ئەگەر ئینسان خۆی بداتە دەست ئەمەوە ئێخوای پەروەردگار هیچی پێ نابەخشی ئەمە چییە تۆ پشتی پێ ببەستیت بۆ یەک چەکەم باوەڕت بەو خوڕافەتە نەبێت تەنها و تەنها داوا لە خوا بکە وخوای پەروەردگار وخلق كل شيء فقدره تقديرا كاتي منو توي دروس كردوا ايمي دروس كردوا ام كوني دروس كردوا بو همشتك انا اندازيكي داناوا استا خوي پروردگار تمني مني دياري كردوا تمني ايوشي دياري كردوا نبيش اكوي ندوا اكويت وخوي پروردگار زواجي توي دياري كردوا زواجي همو ماني دياري كردوا چن منالت ابي چن كرت ابي چن كچت ابي ايتو چي شهاده بدس يعني خوي پروردگار شتەکانی لە دنیای بۆ دیاری کردووە کەواتە ئەمە خوڕافەتە خۆت دەیتە دەست مەسەلەی نازانم شەوی نازانم پێوتێ محەڕەم و شەوی قاسم و هەمووی خوڕافەتە بۆیە عەقیدە و بیر و باوەڕێکی جوانەوە ژیان بکە ئینشاءڵڵا ژیانێکی زۆر خۆشش بەڕێیەکەی باشە کچی خۆم باش مامۆستا گیان جزاک